سڵام بۆ ئێوە خۆشەویستان، بۆ ئێوە ئازیزان، چه جێگەیکە ئاوێکیش خۆش خەریکە ڕەدەوێت، جێگەتان خاڵی خاڵی نەوێت. من بە جێگەی گشتان لەبەرم گەرما و لەبەرم خۆرە و مستەقیمەوە ئەوێسم. چۆنن خۆشەویستان، حاڵتان خاسە، سڵامەت و سەرحاڵن. بەڵێ جارێکی تر لە شارە جوانەکەی سنەوە من لەگەڵ خۆشەویستان و زەحمەتکێشانی تیمی زایەڵێ هەرمان میوانی ئێوە ئازیزانین، میوانی ئێوە لێوبەکەرینەکانەوە، میوانی ئێوە خۆشڕووگەل. سپاستان لێکەم کە هەمیشە ئێمە بە میوانی خۆتان قبوڵەکەن. ئیمڕۆیش وتوێژێکمانەز لە تەک هۆنەرمەندێک کوڕە خاسە، سن و ساڵدار، قەیمی کار کە ڕێز و حرمەت مەز بۆی، چۆن هەم بیرەوەریم هەست لەوەی کە لە مەراسمێکە زەحمەتماندا پێ و تەشریفی هاور مەراسمێ خۆمان، هەم دانی لە گۆرانیەکانی ئاوا خۆم فرە حەزی پێکەم، تازە خەریکم گۆرانیم حەفزە کرد، دانی لە گۆرانیەکان گۆرانی ئەم بوو. هاوڕێمان بن کە سەردانی ژیانی کەین لەگەڵ یاوت و وێژێکمان بێ، ئاواتەکانی دڵتەنگیەکانی قسە و باسەکانی بیرەوەری خۆش، خوا نەکا بیرەوەری تاڵی بە گوێچکە بین. پس هاوڕێمان بن با بڕیم زەین چه خەوەرە زایەڵێ هەرمان. بەڵێ هاوڕێیانی خۆشەویست و عەزیزم، زایەوە هەرمانی عەزیزەکان، بێ ئێوە ناخۆش، بێ ئێوە ناخۆش هەندە باخێکە ئاوا نەرمەبای فێنک ئستەخرێ خۆش، جێگەتان خاڵی خاڵی نەوێت. ئەم بەرنامە شکر بۆخواوەیە خاچبوو من باخ فرە گەڕیام بەنازێت وا عومرم دۆرم داوە. هەروە کە پێشتری ژوتمە خەمەتان، ئیمڕۆ هەندە خەمەتێ هۆنەرمەندێک خۆشەویست، برای گۆرەم، ئینسانێکە ڕێز و احترامم هەست بۆی، قەیمی کارێکە و فرێش دەنگی خۆشە، فرە عەزیزە بەلای منەوە، بیرەوەریە فرە خۆشیشمان هەست لێ خۆم بە شەخسە ماوەی 21-22 ساڵ لەمەوە بەرەوەختە ئێمە چکۆلە بووین و ئاوا بەینابین ئەچوێن بۆ لای ئاوا فەقەت تەماشایمانە کرد، ئەو گۆرانیە و توێمەش فەقەت ئاوا تەماشامانە کرد. با لەمە زیاتر ماتڵتان نەکەم، ئەمەیش ئێوە و ئەمەیش برای خۆشەویستمان کاکە عەبدوڵڵای پەرتەوەندازی خۆشەویست، بەخێری بان چاوبانگیە، بەخێری کاکە عەبدوڵڵای چاودۆیشمانە ڕۆشنەوە کردەوە. ممنونم. بەبوونەیەم بەرنامە و چایەکمان کەف بێت. قەزاڵێکیانم کاکە عەبدوڵڵاییان، ڕوو بە ئاو کامێرا خۆت بناسێنە بە مردم. سڵام عەلەیکێک دەست هەرچی کەس فەرموو. سڵام عەرزەوە دەمەدا خەمەت بینەران و بیسەرانی بەڕێزە، برای بچیک لایکم، هونەرمەند بچیک لایکم، عەبدوڵڵای پەرتەوەندەز، ئەمە خزمەتانە. خەمەت لە ئێمە و کاکە عەبدوڵڵاییان بەخێر بیت. یەخەو خۆشی. کاکە عەبدوڵڵای پەرتەوەنداز ساڵ چەندێ لەدایک بوو؟ لە کام مەحەلە؟ بەڵێ ساڵ 1352 لە چوارواخە. ئەی هەزار ماشەڵڵا، ساڵ 1352 لە چوارواخە. یەکی دێ 52. جا کاکە عەبدوڵڵاییان چەند مناڵ بوون؟ مناڵ چەندم بوویت؟ ئێمە چوار براین مناڵ دەورم. ئەی خوا خۆشەوکە، بەس مناڵ ئەوەڵ دایک و باوک ساڵ 52. گیان بەڵێ وەڵام تا سوارە خۆشمان نییە. بەداخەوە وەڵا برا هەر ماڵێک کەنیشکی تیا نەوێت، هەر کوڕێکە خۆیشکی نەوێت، ئێژن برا فرە پاڵپشتە بۆ خۆشک، وەلێ من ئێژم خۆشک 10 بەرابەر براکە بۆ خۆشک پاڵپشتە، خۆشک پاڵپشتە. دەخێغن واسە، دەخێغن واسە. من ئێژم ماڵێک چواردانە ستونی بێت، چواردانە ئەرگی بێت، دانێکی کەنیشکە لە ماڵە. قەتعان واسە. ئیشەڵا کە ئێوە ئافرەتگەر عەزیز ڕۆژ بە ڕۆژ سەرحاڵتر و سڵامەت بن و سایەتان لەبان سەر ئێمە پیاگەلەوە کەم نەوێ یاخوا. کاکە عەبدوڵڵاییان پس چوار برابوون و لە چوارباخە ساڵ 52.
هاوسەرگیریت کردە خۆ یە بەڵێ خۆ خۆشیکە یەخوا خۆشی مناڵچە دوو کۆرمەز دوو کورتەس یە بەڵێ خوالێت نێسێنێ دانێکی کە ئیمڕۆینە خەمەت یا باشەکەم کاکە خەمەتانە کاکە سەهەن کاکە ساندۆ دانەکەی تریش کاکە سینە کاکە سینە یان خۆ خۆشیان کە ساهەند گۆرەز یا سینە سینە گەورەس سینا گۆرەترە بەس جێگەی خاڵیە خاڵی سینەگەن باشی کاکە ئابەگیان فرە ساڵە گۆرانی بێژیەکەی تر بەڵێ فرە ساڵە بڵێ گەرەکمە بدانم ئەوەڵجار چۆن بوو کە کاکە عەبە چۆشۆن گۆرانی بێژیە وڵاتکەمە خەوەتە من مەناڵم بەڵێ دایکم تەونیە کرد هەدە ڕادی ئەکسەر وەختە لای دەستیەوە خۆشی زمزمای گەیتە سایت هەونەکە هەمزەمان تەگرمە جا دایک خۆشەویستیشتان سای خۆشە وڵات زمزمای ئەحساسمان کرد کە ئەوانە چۆن مناڵم فرەت نەمەزای مەسەڵەن خۆشیشە دیانەوەی گۆرانێکی مامۆستا هەمەی ماملێ بەڵێ هەمزەمان پاشەوە بارەنەگەی خوا لە خۆشی مامۆستا ماملێ بەڵێ دایکم زمزمای گرتە گیان نەبوو تەک هەمزەمان تەک کەونەکە کە خۆش دەکات کاڵکی دەوانە کاڵکینە کاڵکی دەکتا بە زەباهەنەوە تەکی شای خۆت زمانی خێر احساس مەکرد من وای احساسەکەم ئەکسەر ئینسانێک کە دەنگیان خۆشە لە دایکێن و پێگەی من وای احساسەکەم بە بڕوای کاکە عەبە پەس ئەژیر لە دایکەوە بەڵێ چۆن معموڵە مناڵ دایک لە ماڵە ئەلبەتە زەمان قەدیم بوو بەڵێ منێژم کاکە عەبە چۆن زەمان قەدیم بەڵێ دایکەکان تۆنێک بوو نانێکیان نەکرد بەڵێ ئاوا نەرمەنەرمیشەیان خوێن تێکیاوە بەڵێ وا بوو ئیتر پس ئەمە بوو کە کاکە عەبە دایک خۆشەویستمان تەونیە کرد و کەڵکیتەکەی کوتا و بەڵێ خوێند و کاکە عەبەیش حەزی پێ کرد دەوڵەتی وردەوردە لە مەدرسە و بێشی ناو زێهما خاص دەنگ خۆش لە هەرکی ئەمژدە حەقمەی گوێچەمەدا بەڵێ مناڵم کە نەمەدای مەسەن شارەکانی حەبس کرد هەوری مەسە ئەمزانی ێژم شەر ئیترە و لە مامۆستا حەمەی ماملێ لە مامۆستا خوا لە خۆشی مامۆستا زیرەک و ئابۆ جوێی تر چۆن ناو زێرمان و لە جێشمارە لە شڕۆمان کرد و لە هاتنی بوو لە شایی گێر ئەی خۆ بە خێربی ئەی خۆ قەلب و ساق یەخۆ خۆشی کاکە عەبە ئەوەڵین مامۆستای کە چوویتە لای بوو گۆرانی بێژی کێ بوو یانە مەسەڵەن گوێچکەی داگە کاکە عەبە گوێی گرگە لە کارەکان ئاهەنگەکان خۆشی چووگە لای ئەموو ئەو ئاوا یەوەش یەوەش فێر بوو چۆن خەڵی من لای کەسێ نەچوو لە گۆرانی پێرم ئەشیا بڕوایم کە مەسن سوودیەکەی فێرمایم وەلی هەرموو جێرەی گەشتەمدا و هەنا زەمان ئاشڕام کرد هەنا زەمانی ساڵ چەندێ چۆن بوو ساڵ هەفتا و شەش کوێر بە فێرمان زەنگیدا ساڵ هەفتا و شەش بەناوای پیشوە ئێمە سێنەوانە گوشیشەنەوە مۆبایلەوە بێ ساڵ بەڵێ زەنگی دای ماوەسان چ لە خەمەتەوەری فلانی یەک دو جاس سادم ژەپێتی کار زەماوەکە کار شایی بمەوە خەمەتە ئێتە ئەو لە ئەوەی بنەوە ئاڵیپینەت دەسوپاشمە ئەدەرزیە ئەوەڵجار و ئەوەڵجار بوتم ئەو نەکرزیان خوامە چەپێنێمە سرسی عجیب بوو خوندو مەسەن خەنەوەی نە بە حەجەوەرە مەردێن فرەبێنم بۆ جەبریەتەوە ئیتر لێنە دەستمان پێ کرد کاکە عەبەگێرنەوە ئاڵی پینەکەوە برد من و هاوڕێیانی خۆشەویست بیرەوەریە فرەخۆشمانەزدا ئاڵی پینەک سڵاو ڕێز و حرمەتم هەست بۆ ئاڵی پینەکە عەزیزەکان ساڵ هەفتا و شەش ئەوەڵجار بوو کە لە ناو مەراسما خوێندەوە پێشتر بە لەوەچە جەمعەیەکەم داوەدا خۆ میشایەت خوێندیتر وەڵام ئەم خوێند مەسەن لە مەدرسەم خوێندەشان بۆ جێشمارە ئەم خوێند بەس جێشمارەکە چووکی خوێنەوە خوێنە وەڵا ئەسپان چووم و هەمان و دانیشتە وێز هەلە تەر مەدرسە بێ ساوانە ئەیە خۆ خۆشەوە بێت ئەیە خۆ خۆشەوە بێت کاکە عەبەگیان نازانم لە فکر و بێ یانە ساڵ هەفتا و نۆ هاوڕێیان خۆشەویست ئەوە کە عەرزم کردە خەمەتەن من خۆم مناڵ بووین ساڵ هەفتا و نۆ خۆشکی خۆمان زەماوەنی کرد ئەو وەختە زەحمەتماندا بە کاکە عەبدوڵڵا و یادی بەخێر بەهمەن عەلیخانی خۆش بوو یادی لە فکردە خۆ باڵێ تالەر کاڵێ وابوو یادی بەخێر سێڕای مەریوان سێڕای مەریوان هەرە وەڵا ئیترە وەختە کاکە عەبایە خوێند و بەهمەنیش تازە پاییزی داوە دەرەوە بڵێ ئێتێمە هاتین تۆشەی کاکە عەبەمانە کرد و هەراوە ئەوەی خۆی دێتێمە شەراوە تۆشەمانە کرد چۆن من هەر خۆم بە تایبەت فرە حەز بە دەنگ کاکە عەباکەم
شانازیشە کە ئیمڕۆ لە خەمەتیا بووم محەبەتە نەس ساڵ 76 ڕۆ بوو جا ئەوەڵ گۆرانی چۆن هاتە دەرەوە کەی بوو ئەوە گۆرانی برادری منە کاگە شاران قەدیمی شارام قەدیمی بەڵێ شارام قەدیمی عەزیز کاری کردو ئێمەشی دیێنەوە زەمانەوەی پڵانی کاری زەبتەکەی ئەگەر تانی تەشی بێرە ئێمە فرە دەیوتیان پێمان عەجەلە کولەن دەدەقە توری نەکێشە گۆرانی گەزەت بوو تێبی لێنە قەبلەن بۆ جۆرە نەمخۆت و خواتی لێنە چە بێژن تەکەم بە بخانی ناو سفرەخانەکە مەزوودە دانێ بوو لە ڕێستۆران غۆروبە سێڕای ئەدەب تەبەقەی سەرەوە بەشەمە تجاری کوردستان گشتان بوون گشتمان بووین دێنە ئەرێ ئەو سیدیمەدی تازە گۆرانی بوونە بەرزی کاڵە بەرزی ئەرێ جا فکرکەم ئەحمەد نازداریش ئەو وەختە ئەهینەکەی هینی خوێن هەی بەباڵی بەزێت کەمەرەشت ئەرێ ئەو مەجلیسە بوو جا گۆرانیەکە چە بوو هاتە دەرەوە کاکە حەڵا وەڵا گۆرانیەکە بەرزی کاڵە بەرزی هیمام ساسوان بوو بەرزی کاڵە بەرزی دەی خێناکە کۆتێکی گوچکە بین ئەمە خەمەت لە منەوە بەرزی کاڵە بەرزی کاڵە بەرزی تۆ بەرزی کاڵەکەمی ئەرێ ناسک شرومن تۆ مایەی ماڵەکەمی تۆ مایەی ماڵەکەمی هەرەیەی داغی بێدا وەی شارەم سیاوەنە ئەرە بەیش و دەریا وەی وشک و بێ ئاوەنە بەرزی کاڵە بەرزی کاڵە بەرزی تۆ بەرزی کاڵەکەمی ئەرێ ناسک شرومن تۆ مایەی ماڵەکەمی تۆ مایەی ماڵەکەمی هەرەیەی داغی بێدا وەی چیمدە سەڵاتنە هەرە بەدیاتی وەشی دەی خەمەم خەڵاتنە بەرزی کاڵە بەرزی کاڵە بەرزی تۆ بەرزی کاڵەکەمی هەرێ ناسک شرومن تۆ مایەی ماڵەکەمی ئەرێ وازێ باکرمێ وەی یاشتی مەجانەوە ئەرێ تو داری نارن وەکە من جەسایەی تۆوە بەرزی کاڵە بەرزی کاڵەکەمی ئەرێ ناسک شرومن تۆ مایەی ماڵەکەمی خڵار خۆشم بە خۆشیتانەوە خۆش بێ کاکە بۆخشە ئەگەر کەمیش خاسە نات لێشە لە بەرنابەم تۆزێکەوەم ئامادەنی کەمە خەسە ئەی یەخۆ خۆشۆ بێت منی بردەوە بۆ ئەو سیدیە هاتە دەرەوە گشتیاندا نشتون هاوڕێیان خۆشەویست سیدیەکەی قەدیمی بوو ئەسە بەناو چه بەرنامێکەوە ناو یوتیوب شتە پێ بەرنامەکە چه بوو؟ وڵا بەرنامەکە نایوانەوانە هەر وەک دەورە هەمی ئایسەشی ئەوە بوو هونەرمەندەکان بە دەورێکە جەمە بوون ئەرێ ئاوا بنووسن ناو یوتیوبێ شتێک گەرەکتان بوو ئاوا سەرچێکیکەن دەورە هەمی هونەرمەندەکان شارسنە حتمما تەواشایکەن فرە خۆش بووەوە دەورامیە وەختێ ئێمە سیدی بوو تازەیش ناو شارسنە سیدی وشتە ساڵ تقریبن ئەوە هەشتا و یەک تازە دەستکەی سیدی هاتووە خۆش بوو یادی بەخێر هەر ماڵەیە چوایت ئیتر سەبەدی سیدیاندا نییە وەزانی کاکەکان بوو جا کاکەعابەی خۆشەویست تا زمانێکە خۆی ئیتر شڕای کرد بە گۆرانی بێژی حەزی بەدەنگیە کرد گۆرانی کێ گوێچکەدا وڵاو سەران گۆرانی خوارێ خۆشی مامۆستا حەسەن زیرەت بەڵێ مامۆستا تایر تەوفیق مامۆستاکان کە زۆرن ئەوانی تر کرد تەنیا عەرەب مامۆستا تەنیا عەرەب خیلی حیاتە زندگیەکە مامۆستا جەمال مەفتی ئەوان تر گوێچکە ساڵ 76 کە لە تەک کێشڕۆ بەکارەوە کرد ئەوە مەوازم برادەی بناو کاکە سعی عەبدی کاکە سعی عەبدی چەند ساڵ بەیەکەوە کاریتیان بوو کاکە سعی عەبدی حدود 3 ساڵ 4 ساڵ بەیەکەوە بووین ئیترە بەنامەیەکی بۆ پێشە دەستەنەما چی بۆ تاران دیکەتن تێک برادەرێتە کاکە جەماڵ کاکە جەماڵێ زاهری
کاکە جەماڵی زاهری کوڕێک جوان خۆشەویست ئەوەتەی تر بۆ ئەو زەماوەن ماڵخۆشکمە ئێمەڵی یادی بەخێرەوە بوو کاکە جەماڵ یادی بەخێر کاکە جەماڵ چایسە خەریک چێس خەوەرۆ نییە جێگەی خاڵیە خاڵی نیە جەماڵ فرە کوڕخاسێ جا کاکەعاغی خۆشەویست گۆرانی بێژی کرد و ساڵ 76 شڕۆ بەکاری کرد ماوەیە ئیسە 25 ساڵیت 25 ساڵە کارەکەی چەندانە گۆرانی لە کاکە عەبدوڵڵا هات کەسە دەرەوە ئەوانە کە بە سوورەتێکە مەسەن گۆرانی جیاوازین کاکە عەبدوڵڵا حدود دەکارێگە حدودی دەدانە کارە تەکتراک ناو گشتیانە خۆزانم گشتیسە یەکێکە بۆ حەز بە گشتیانەکەیت برا گۆرانی بوو گۆرانی بێژ وەسە مناڵ فەرق ناقاتە بینیانی دروانیە فەرق ناقاتە بینی ولی دانەی کەسکە کە فرەتر حەزی پێکەیت جیاواز بێ بۆت فرەتر مەسەڵەن بۆ خۆت ئاوا گوێچکەی بیت بێژیت یانەرە وڵا کامیانە گۆرانی مامۆستا خوا لێخۆش و مامۆستا حسەن عەلی بوو لە ناوەڕە بوو لە ناوەڕە خێرە وڵا تەسیرمان لێ نەگرت جا کەکەعبە ساڵەتان خۆتانیش هەر سنەینی هەر سنەین ئەو گۆرانیە هاوڕێیان خۆشەویست باگوێیەکی لێ بگرین کە کاکەعبە خۆیژی جیاوازە بوو کۆرتێکی خۆی نی بوومان بەسەر چاو قەزای چاوە دەبن ئەو شەو خایارمانە یارم لەلا میوانە چی بکەم چاوانی جوانە کی جۆڵەی کوردستانە حەیفەی یارم منداڵە وەی منداڵە چا جوانە لێوی ئاڵە نەسکۆڵەی ناجیب زادە ڕووباندت لە سەلادە وەرە تاوێ بمدێنە غەما لە دڵە کەملادە حەیفەی یارم منداڵە وەی منداڵە چا جوانە لێوی ئاڵە نەسکۆڵەی گایاز وەدەمە پەرچامددا لە شەمە لەبارە و قام کەی دەمرێم باریکەیجی قەڵەمە حەیفەی یارم منداڵە وەی منداڵە چا جوانە لێوی ئاڵە دەڵێ بڕۆیە لەم شارە بێریدارە دەردێکی وای داومەتێ چیکەم چارێ ناچارە حەیفەی یارم منداڵە وەی منداڵە چا جوانە لێوی ئاڵە جا هاوڕێیانی خۆشەویست کاکەعبە خۆی چەندێک کوڕە خاسەس و دەنگخۆش و ئاوات بنیامی گۆرەیەکە کە لە تێکیا قساکەی ئارامەویت کوڕی کێز جوان شیرین باڵابەرز خیافەی ڕێکوپێک هەر بۆ بەردووربیناتکە هەر بۆ بەردووربیناتکە بعد لەمە زیاتریش تۆڕە نەوێ لێمان بێژێمە بۆ چەقاو ناکەن لێمان هەراوا دەستەکانەژێ ئێمن کاکە سەهەندگیاندا دەرەوە لە خەمەت تابین تەشی بێرە بە بێتەوەسەت فەرمو بێرە یاڵا بێرە ئالێرۆ دانیشە فەرمو سڵام سەهەندگیان بەخێری بان چاو قوربانت خۆش بێ خوا قەزاکەت سەهەندگیان بەخێری بان چاو هاوڕێیان خۆشەویستدا وتم فرە جوان شیرین و کوڕە خاسە و خۆش قیافەس فرێش خۆش ئەخلاقیشە سمێڵی فرە زەریفیش هەست ناو خێڵخانەتانە کولەن سمێڵ گشتی دانێت وەڵا لە خێڵ ماڵ دایکم نەوەڵە وەلی لە خێڵ ماڵ باوکم گشتی سمێڵی هەست ئەرێ لە باوامەوە بیگرا فقط باوام دانیاگە سمێڵی تر مامۆ گەورە و
گشتی أنا والله سینا چا سيناء والله سینا جیاواز اسمیال دانن أنا والله سعد گیان أنا خمت چند سالتا من بيسال من 20 سال أنا والله انشالله 1000 ساله بی خواه قزار کرد أنا خمته بس سال 81 أنا والله دەیک بوو أنا والله ئاغا سەهەندێک گۆڵ کوڕ کاکە عەبە باوکی گۆرانی وێژ بوو چۆن بوو تۆ بوویت بە نەوازندا والله بيجن شاب هل من عليه علاقة بو بكار موسيقي خاص منيش نوعا شو عم مدرسة ونخش مبا درسو مع شو ناهد شو عم لسر ميزو داني شم تو ميزا كان ميكسر خراو كردو ئێوە دام زیندانە کوێ نەزملاتکەم واسع ونز لبان ميزا كان وزرب مداولي تو ميزا كان بيجا كان خربو بحقيقة يعني تو مع الممان والشيء يعود باوا أم كرتا بيوناو كار موسيقي مع شفر علاقيس يتر هر جوريك هو إماتي ناو كار موسيقي بإجازي باوكم خانوادم فرح زقم بكار موسيقي و ناو زماونا علاقيك فرح خاص مس علاقي بخصوص مس خلاصە علاقەی کۆس أري والله جا جیا لە علاقەکە هەسۆ ماڵەکەم دەچیشۆ خۆش بێ أنا خانەیەوە خمته کاکە سەهەندەوە کوڕ خاسێکە هەر لە مناڵیەوە بە فکر بازار بووگە داگەلێ تەواو مێزەکانی داخستکە پێچەکانی وەراگەوە دیگە با ئەبزار فرۆشەکان بێکاتەوان ئەوانیش خواڕست خۆڕۆزیان بات دەستخۆشی یەکەم لێت لە تەرەف تووە ئەبزار فرۆشەکان شارسنەوە کە تەواو مێزەکانە و پێچەکانی و خڕ کرد کە داقەلەوانیش بازاڕیان ناوا کسان خانەتا دێ حەداقل بە خاترەوەکە و مێزوشتە وێرە نەگەدرەکە حەداقل جاروبارێ بڕۆ ناو مەدرسەکان سەری بە ماڵەکان فقط زربەی لێسان أري والله بالنسبة فرع علاقيش مس بالساز كيبورد خاص عم شوينيو كيبورد يشفير بم ئینشەڵڵا تكبوك مبشون مراسم بە تجربة حەزەکەی نەوازەندەی باوکو پەس خۆت بی أري والله والله كاغرام جاجاري گۆرانی نەژی ئەیسە گۆرانیشمان بۆی ژێ هاینە خەمەتیە هاینە خەمەتیە شكرا کاکە سەند بە سوورەتی حرفەیی زمانێکە هاوڕێیان نەزانن خواحافزی فرە سەختە لەوەی کە تۆ لە جێگەی کۆبڕی بۆ جێگەیەکتر زمانێکە بە سوورەتی حرفەیی وەک چۆن فوتباڵیستێ دۆر تا دۆر مێزەکە دۆر تا دۆر زەویەکە ماچەکات کۆشەکانی هەڵەخات چه ساڵێک بە سوورەتی حرفەیی خواحافزیت کرد لەوەی کەیتر مێز مەدرسە دا نەخەیت و دۆر تا دۆر مەدرسەت ماچ کرد و چوویتە سەر زەر راسك من والله بيجم كي نو بنج بو نو چوار بو ترخوا حافظين قل الدرس وما نوشا خاص يتن نو شش إجازم قل باوكم أيش إجازي نادا بمن كار موسيقي أو برو صنعتي فيربا وتم کەسی علاقة خۆش بێ الواسع علاقة بو كار موسيقي ماشي إذا هر جوريك بو رازيم كر رازيم كردو هاتي نو كار موسيقي سال نو شش يتر نيام لو كارك شروعات فرح حرفينيا بەڵێ خوا أزاني لو أول شو ما مراسم وما نوشا تو دسكلم يكسر نياو بانيو يعني تو استخان دسكلم يكسر ورد بو بۆچا ونك كارزر حزم قر زوفير بم عجلة ما قر نتيجة جيش مدي فرح حزم قر خۆش کرد خوش بي ترايسا كراغان زمان بونا بەس ماوەی ئەیسە 5 ساڵە کاکە سەهەند 6 ساڵە زەر بەعێت والله بە ئەزانم هاوڕیانیش ئێوەیش ماتەڵن کە گوێ بگرین لە کارێکە کەکە عەبە لە تک سەهەندگیانە لە ماڵات تەمرینیەکەن زمانێکە خێزانی نەوێ لە ماڵاکە عەلبێت بەدەستیانەوە با گوێ لێ بگرین کە هاینە خەمەتە بە قوربانت بم دەی فەرمی فەرموو خۆشەکانی هەرمە خۆندا نەکردم باش Ki bu öyle yarın küre kavuşa
خۆش بێ کاکەعەبە دەست خۆش بێسەندیان کاکەعەبە گیان من حەقیقەتی ئەگەر ئایسر نەچینە دەرەوە من نەچمە دەرەوە ئەیژم بە کامێرایەک لێنە تەک من قسەکە جا کامێراکان تریشت لە تکەوە لێرە قسەکەن من کوڵیان خەریکم ئەتاومە خاوەکێڵی نەچینە دەرەوە هاوڕێیان خۆشەویستی تر گڕێی گەرماتێ من ئەشێ بچمە دەرەوە تیتێک مایە تەنیا بچم بەیەکۆ بچین و دێ باشە سەهەندیش بووین ئەرێ بار خوا تەنیا نەکەوێ دووبارە بێجێ باوکە من دێ فەرم و کاکەعەبە گیان ڕێنا لەو گۆشە دایشم باوەی بادی من من لەناوە تەنورە هاتمە دەرەوە جێگەتان خاڵی نەوێت هاتی نەژێرم سێوەرە جا ئایسێژ ئەم ساعتە خۆرەکە جۆرێگا دەقیق هاوەسە داسمانگا ئاوا حتا داری سێوەری نییە کاکەعەبەزانی داری سێوەری نییە ئیتر تە کاکەعەبە ناو ڕێگا هاتین کاکەعەبە وتی دار فرە هەست لەناو ئەم دنیا قدرت بۆ خوا تەنادارێکە حەزی بێگەم دارچەس دار چنار هیچ دارێکی سێوەری نەبوو تەنام چناگەلە نەوێ ئێمەش با ئیجازەی خۆتان هاتی نێرە دانیشتین و سێوەرەکەی وەدە خۆشە کاکەعەبە واقعاً خۆشە فقط ئەمە دووسێ چتی کەمەکەیتە ناتانی نایسە بێژین وەک زیلوێک و شتەی سێژنسە زیلوە وەک چای باناگرێک کاکەعەبەی خۆشەویست بۆ چە حەز بە دارچنارەکەی بە خاتر چە ڕەنگەکەی ئەوە کە بە ئالی ئەزەگە تۆجۆبینی بەچە بایلیا ئەسان خۆی ئەنوێنی وەکشی وەک بەرخوادەکات دەستی تەکانە باوونیە بەڕاستی هەرواسە کارێک لە ژێر دارچنار حەزی پێکەی ئێمڕۆیش سەرە حاڵی نەرمەبایکی شتێش کرد بۆ ئەخوێنی بۆ من هەمە خەمەتە بەم چاوەگەم چنار و لەو سەریانەمامە چنار و لەو سەریانەمامە من بۆ کێ دەگیریم کێ بەتەمامە غەمزەدەی گرادەی مصیبەت بارم یەکار گرفتار بێ مەیلی یارم ئەی خوارۆ لەدا جەوری زەمانە هەر لایەک دەچێم بۆ تەوێرانە هەر لایەک دەچێم بۆ تەوێرانە هەر خۆشی کاگەڕابی بەڵێ هاوڕێیانی خۆشەویست هاي لە خزمەتی کاکە عەبدوڵڵای پەرتۆئەنداز ئێمڕۆ لە خەمەتیا بووین گۆرانی وت بۆمان بیرەوەری وت بۆمان قسە و باسی بوو بۆمان شۆخی کرد دەستخۆشی کرد لە تک هاوسەرەکەی و لە خەمەت کوڕە خۆشەویستەکەیە بووین کاکە سەهەندێ نەوازندەی فرەخاس ماڵێتی نەسێنی ئینشەڵڵا بەرەو یەواش بەرەو کۆتایی بەرنامەکە چین کاکە ئەبا چەندانە پرسیارم هەست کە حەزەکەم بزانم پرسیارە وەڵەوەسەکە کاکەعەبەی عەزیز پێش تێت کە دڵتەنگ کەسێ بێت کێم بڵێ کێ دڵتەنگ باو دایک برا ئەو خزمەکان ئامۆزا هەین دەوران
بیرەوەری مناڵی ئینسان جاجارێک بێ دەبیر ئەو خۆشیێلە ئەو شتێلەی کە ئیسەر ناپرسن نین ئەسپرە بێتاقەت مناڵیەوی کاکە پێم بڵێ دوای ویشە کاکەعەبەی خۆشەویست پرسیارێکم هەست لێ حەزەکەم بزانم کاکەعەبە بۆ کەسێکە گەرەکی گۆرانی بێژیکە بڵێ ماوەی 20 وردەی ساڵێکە زەحمەتێکیشی کار هۆنەریت کردگە ئەم لاوەلا نەسیحەت و چەس بۆی قسە و باس و چەس بۆ کەسێکە گەرەکی گۆرانی بێژی شڕۆکە وڵا بە عەقیدەی من ئەوەتە من حەدم نییە من لە تۆ هونەرمەندەکەم موچکترم بۆ چەکچین باس نەسیحەت نەوێ باس دوعای شەڕم بکەین ئاوا خاسە انتقادی پێشنهادی ئەمەسا بە عەقیدەی من کلاس بڕن کە نۆتەکان فێر بن دەستگاشناسیەکان فێر بن وەک ئێمە گوژی فێر نەبوون بەڵێ چون لە بازە جارەکان ترین خود بە خۆت یعنی ئوسولی کارمان نەکردگە ئوسولی فێربن خاسترێکە شتێکە جەهانی قسە و باس خاسێکە ئەرە وەڵام دەکنانیش ئەگە سازێ فێر بن خاسر فێرون ئەوانە کە خۆیان ئەزان کە کەمێ دەنگیان خۆشە بەڵێ فێرن خاستە فێرن بە سازەکەیشەوە بەس ئەمە نەسیحەتێکە کە عەبە دوای 25 ساڵ تەجروبەی کاریە و ئێژێ حتمما بڕن سولفەژێ کارکەن حتمما بڕن سەوادێ موسیقاییتان بۆ لەبان ئەگەر گەرتانە گۆرانی بێژ بن کە بە تایبەت لەبان نەوازندگی شەو کارکەن کە فرەتر کۆمەکتانەکات هاوڕێتانە 100% کاکە عەبە متەڕاتیەکە خۆش بوو یا متەیلیەکە متەیلیەکە خۆم جوام داوە خۆم متەیلیەکە خۆم جوام داوە کاکە عەبە مەراسم پرسیاری بۆ مەراسم کار مەراسم سەختە ئەگەر ئەنسان خۆی لەو مردمە بزانێت و کە کەسێک لێنێ واقعان مەسئولیەت هەماشانی وەرێ بەس کار سەختێکە بۆ چ سەختە کاکە عەبە سەختێکی ئەوەسا کە مەسئول تەک بەتەک ئەو داوەتی لە هەم باوکو دایک زاوە هەم باوکو دایک هەم ئەو هونەرمەندگەریشنە ئەشە شرایط فرە نەزەرە بگرن چۆن ئەو زاوەویە دوای ئەمرێکە و ئیسە بە هەر جۆر ئاشنا بوون بەیەکە بە هەر چەند ساڵ قەبلەوە بەیەکە بوون ئەمرێک گەریکەنە ئەو شەوە ئەگەنی یەک گشتمان وەزیفەمانە هۆشمان پیانە کە ئەو خۆشیە خوانە خواسە حتا سانیەکی ئەگەر خراوەگزەرە بێتامە بە نەزەر سانیەکی من بە وەزیفەی خۆمەزانم کە خواهشێکم لە کەسکەلێکە بە هەرحاڵ مەراسمی داوەتەوی نایسە من خۆم یەکی شاید ڕەفیقێکم زەماوەنێکی بێت داوەت بم بڕم بعضێ چتگەل هەست شکر بۆخوا فرەکەم و بووگەوە لێ هەر هیچ شتایی هەر هەست کاکە عەبە ناخۆشە ئێمە مەسەڵەن لەسەر چۆپی بەحسکەین وەختە قسە و باسە ئەگیرێتە یەک ئەم شتێکەژی ئەو شتێکەژێت زەماوەن کارا کە چەند ساڵ بە ئاوات بووگە کە زەماوەنێکە بۆ چەپشێنێت یا وەختەس دوو نەفەر بەیەکەوە بینیان خۆش نییە ئەوە ئەگەر فڵانی داوەت کێ وەڵام من نایم تێناییت خوا خۆشۆکات بەڵێ نایت خوا خۆشۆکە بۆچە ئێمە کەسێکە ئەرزش قایلێ بۆمان حرمەت قایلێ بۆمان لەسەر ئەم قسە و باسە لەچکەین کە چونکە من تێک فڵانیا بینم خۆشە نیم یا ناومەراسمە لەسەر جێگەیەک بێتە بەحس یا فڵانی بۆچە وا تواشامانەکە یا هاوڕێیان بازی چگەلی تر ناتانم بێژم کەمێ ئینسان حرمەتی خۆی نگا بێڵێ لە بازی جێگەگە لە ئیتر خۆ کاکە عەبە تۆ خاسە زانیایسە چێژم کە مەراسم کەسێک کەس وەوی و زاوا خۆشیان بێت یەخوا قەبەت بەخێر بن ئینشەڵا کە هەر کەسێکیش کاری لە دەستی بەرتێ ئەنجام بات کە کەنیشک و کوڕەکانمان بڕنە ماڵ بەخت شەرایەت سەختە کەمێک ڕایەت کەین کەمێ هۆشمان بەیەکەوە بێت جوانن حەزی پێکەن با بڕنە ناو ماڵ خۆیان دەبینێ لەخمەدەبنەچی ئەومە گەشان مناڵبین ناو زەمانە چوین بەڵێ مناڵبین هەمانسە دامانەخسە و هەڵە پەڕگین غەزامانە خوارد خۆشیمانەکرد ئەوان پێمان ئیشەڵا بۆ خۆدان بەڵێ دی ئیشەڵا بۆ خۆدان هەر ئەو خۆسە ئانە زەمانەکە هەر ئەو کەسەسە وەختێکی ئیشەڵا بۆ خۆی سەگەی ێسە مراوە خۆی وەختی تێنە حەیفنی زەمانەکەی بشین مەراسم کەسێ بێتە بەحس و ئەملاوە لاوەمانە من خۆم هاوڕیان با شتێ خۆم بێژم زەماوەنێک داوەت بوو جاخۆ هەڵپەڕکیش نازانم
زەماوە قۆمێکمان بوو کاکە عەبەگیان ئاوا چوم چۆپیەکەم گر بەڵێ هەر ئاوا چۆپیەکە دەستم هاتە و دانێ کات سندیرێ بەڵێ چەدیم برا سریەکی ئێژن کاکە چە بە مناو دەمیە کاکە چه شەڕکەم ئاواکەن دەی چۆپیە بە ئاو هەڵپەڕێ فەرقی چێت زەماوە نەگشتی دەرتێ ناو فیلمەکە کاکە عەبەی خۆشەویست پرسیارە ئاخر یاخوا 100 ساڵ ئەمەکەی ماوەی 51-2 ساڵیش عەمرە کاکە عەبا ئاوا تۆ چەست لەم دنیا حەزەکەم ئاواتێکە زۆر لەبار موسیقیە لەبار ژیانتە مناڵتە هاوسەرتە ئاواتێکە حەزی پێکەی تایسە پێشنەوەگە بۆت چەست والله حقیقەتی ئاواتم ئەوەڵ لە ساقی بۆ تووە ئینسانەکان کوڕی زەوی ئینشاءڵڵا ئارامش و ئاسایشیان بێت ئەوان ئارامش و ئاسایشیان ئێمەش هەرواسەوە ئەگەمە باقی ئاواتەکان خۆشمە بەڵێ دێ ئاواتێک کۆنیە ئاوات ماوەسە حەکی جوانە دامەرزێ جوانەکانی مێش دامەرزن ئامین بە لە ساخی بە تەندروستی بە سڵامەتی فقط خۆشەکردیان بێت لەبار موسیقی شتێک هەست کە تایسە نەگەیگی پێ وڵا لە مناڵی ئاواتمە بۆ کۆنسرت بە کۆنسرتێ باچ هەر قسمەتنەوە مەخصوصن ئایسر کەیسر ئەو خەرجرەوە خۆدا نەزان ئەجارەی سالۆن ئەجارەی سابەردار ئەجارەی نەوازەندە عەرزم بە حەزورت فیلم بەردار ئیتر بێژم بۆت خولاسە نورپەردازی ئەو پشتانەکە فیلم چێ پێژن سەحفەکە دانن میدیا پلەیەر بڵێ تکایە ئەو عەزیزانە کە کاکە عەبە ئەشناسن ماوەی ئەو قیژواجیشە هاوڕێیان عەزیز چەندانم مناڵن خەیگەن شۆخیەکەن لەولا ساحیان تێ ئەو هاوڕێیانە کە کاکە عەبە ئەناسن ماوەی 25 ساڵە لە تکیا سڵام و عەلەیکیان ئەس ڕەفیقین ئیتر خۆتان و کاکە عەبە ئاواتی وەسە کۆنسرتێ دانێ منیش بە شانازیەوە بێمە خەمەت و کاکە عەبەگیان ئالۆ بەرەو دەستەکان بم بۆ نازانەکەم گەورەی ئینسانیەتم ئێمڕۆ فرە زەحمەتماندا پێێت یاخوا باخۆ ئاوان بێت ژیانت ئاوان بێت فرە خۆش بوو ژێر چنارەکە جارێ بە تایبەتەوە گۆرانیە من فرە حەزمە کرد پێ لە تێک بینەرانی بەرنامەی زایەڵەی هەرمان ڕوو بە ئاو کامێرا ئەگەر قسە و باسێکت هەست یا هەرچی قسە و باسەکەت کە و خواحافزیەکەت کە لە تێک ئاو کامێرا ڕوبەڕوویان بێسەوە قسەکە و منیش ئاوە ڕوبەڕوویان هەر خۆشم وڵا قسە و باسم بۆ ئەو بینەرە بەڕێزیە لە مەسەکە هەرەوە ئێمە قبوڵەکەن ئەم بەرنامەدە زەفتەکەین پاشاکەن دوای خێرمان بکەن نە هەر بۆی بۆ حەشی ئینسانە بگەنێ ئارزوگان یەنا بە حەقیقەت و بە پاکی و بەڕاستی دوعای خێر من ئیسلامەتی گشتان و تۆ بە خزمەت هەمووتان هاوڕێیان عەزیز سپاس مەمنونم دەست تەکتەکتان خۆش بێت وەلی ئاوا لە ماڵا کارێ شادی شاوە لەم لاو زەبتەوێت تواشایەکەن وە خوێنن هەڵەپەڕن داڕای تەعاریفیشکەن لە من بابن دەستان بکەم لە فکرتان نەچێ فرە عەزیز و خۆشەویستن بۆمان مەمنون تا بەرنامەیەکی ترکەتینەوە خزمەتان ماڵتان ئاوا